لە کاتی تۆمەتبارکردنی هەر هاوڵاتیەک تاکو دەگات بە دادگا و کەیسەکەی یەکلا دەبێتەوە بە پێی یاسا پارێزەر بریکاردارەکەی دەبینێت و خانەوادەکەشی ئاساییە بیبینێت. لە هەرێمی کوردستان بەهۆی حکومڕانی عەقڵیەتی شاخ و بنەماڵەیی هاوشێوەی وڵاتانی دیکتاتۆر حکم دەکرێت. دوای ناڕەزایەتیەکانی ناوەڕاستی ساڵی ڕابردوو 76 لە مامۆستا و چالاکوانان لە شاری هەولێر و دهۆک دەستگیر کراون ڕێگەش بە کە سوكارو پارێزەرەکانیان نادرێت تاکو بیان بینن و لە کاتی وەرگرتنی دانپێدانانەکانیاندا پارێزەرەکانیان ئامادە نەبوون. ئێستا کە کۆمەڵک ئەوراقمان بخاستن لەسەر ئەو بابەتە هەنووکەیی کە ئێستا هەیە و دەستگیرکراوانی بادینان بەڕاستی ینی چەند مانگەکە من وەکو خۆم تا ئێستا بریکاردارەکانی خۆم نەدیتیا یعنی ئێستا کە نازانم چیان گوتی چیان نەگوتن تا حاڵەت هەیە کە پارێزەرەکەی ئاگای لێ نەبی و خانەکەی ئاگای لێ نەبی و تۆمەتبار ئەو قسانەی ئاڕاستە دەکرێتن بۆ نمونە ئێستا تۆمەتبارمان ئەو بریکاردارانی من کە لەوێ گیراون مافیەوەی هەیە بەرگری لە خۆی بکە بۆ نمونە چەند تۆمەتێکی ئاڕاستە کرایە من لەو تۆمەتانە شایەتی بەرگری ئامادە دەکەین بەڵام ئێستا کە منەتە شایەتی بەرگریش ئامادە بکەین. یاساناسێکیش دەڵێت لە کاتی ڕاگرتن یاخود تۆمەتبارکردنی هەر هاوڵاتیەکدا دەبێت لە ماوەی کەمتر لە 6 مانگ کەیسەکان یەکلایی ببنەوە گەر لەم کاتەش زیاتر مایەوە ئەوە پێچەوانەی یاسایە و سەرۆکایەتی داواکاری گشتی لی بەرپرسە. هەر قزیەکە حاکمی تاقیدا ئیش دەکاتن مادەتە مادە فەرقی هەیە یعنی مادە هەیە زیاتر کاتی دەوێتن مادە هەیە کاتی کەمتر دەوێتن بەڵام بە عمومیەتی مۆزوعەکان دەبی نابی لە 6 مانجی ئەوراق نابی لە 6 مانجی زیاتردا ئیشتیا بکرێتن ئەگەر لە 6 مانجیدا یاخود دەبی حاکم لەو 6 مانگی ئەوراقی تەکمیلە کاتن ڕانی داگەی تایبەتمەند کاتن ئەگەر بڵێن تەکمیلە نەکرابوو ئەوراقی تەکمیلەکردن دێ و 6 مانگەی دەبی موافقەی جینایەت وەرگریس لە جینایەتیش مدەی تەمدیدیان داتێ زیاد دەکاتن. ئەمە یەکەم جارنیە کە هاوڵاتیان لەسەر بیر و بۆچوونی سیاسی و داواکردنی مافەکانیان بە تۆمەتی جۆربەجۆر دەخرێنە زیندان و بێسەر و شوێن دەکرێن و چەندین مانگ و ساڵ بەبێ دادگاییکردن لە دادگاکان تون دەکرێن. هەر لەبەر ئەمەش دەیان جار ڕێکخراوە نێودوڵەتیەکانی مافی مرۆڤ لە راپۆرتی خۆیاندا ڕەخنەی توندیان ئاراستەی دەسەڵاتدارانی هەرێم کردووە لە پێشلکردن و ژێرپێخستنی مافەکانی مرۆڤ. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.